فرانچسکۆ تۆتی ئەمڕۆ خاڵێک لە کۆتاییە و چیرۆکەدا دەنێت کە لەوەتی 1992 خەریکی نووسینەوەیەتی و ئەو درێسەدا دەکەنێت کە تاکە درێسە ساڵانێکە دەیپۆشێت. پاشاکەی ڕۆما دوای 25 ساڵ دوایین یاری خۆی بە درێسی ڕۆما ئەنجام دەدات کە پێشتر 785 یاری بە درێسی یانەکەی کردووە و 307 گۆڵی کردووە و 5 ناسناوی بۆ جیالۆرۆسی بەدەستێناوە. پاشاکەی ڕۆما لەگەڵ یانەکەی وەرزی 2000 بۆ 2001 بۆ پاڵەوانی سێریە ئەی و 8 جاری دیکەش پلەی دووەمی خولەکەی بەدەستێناوە. تۆتی لەگەڵ گورگەکانی پایتەخت لە وەرزی 2006-2007 بۆ پاڵەوانی کۆپا ئیتالیا و وەرزی دواتریش هەمان دەستکەوتیان دووبارە کردوتەوە و 5 جاریش پلەی دووەمیان پێبڕاوە. تۆتی لە ساڵی 2001 تاوەکو 2007 جامی سوپەری ئیتاڵی بەرز کردوتەوە و 3 جاریش پلەی دووەم بەشی بووە. لەوەتەی تۆتی یاریسانی ڕۆمایە نیکۆلاس ئانێلکە 13 یانەی گۆڕی و وازی لە یاریکردن هێنا. ریڤالدۆی بەرازیلیش درێسی 13 یانەی گۆڕی وازی لە یاریکردن هێنا و ریڤالدین هۆی کوڕی دەستی بە یاریکردن کرد کەچی تۆتی هەر یاریزانی AS ڕۆمایە. ساموێل ئیتۆ یاری بۆ 11 یانەی جیاواز کردووە و ڕۆناڵدۆی بەرازیلی 7 یانەی ئالوگۆڕ کردووە و ڕۆناڵدینیۆ لەگەڵ 7 یانە جیاواز یاری کردووە و زڵاتان ئیبراهیمۆڤیچ مانچستەر یونایتدی کردە شەشەمین یانە و یاری بۆ یانەکە ئەنجام دەدات کەچی تۆتی هەر لە خزمەتی گورگەکانی پایتەخت بەردەوام بوو. لەو ماوەی تۆتی یاریزانی ڕۆما بووە 10 سەرۆکوەزیرانی ئیتالیا گۆڕاون، لە بریتانیاش 6 سەرۆکوەزیران ئاڵوگۆڕ کراون کەچی فرانچسکۆ تۆتی هەر لەسەر تەختی پادشایەتی ڕۆما ماوەتەوە.